سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویست لە بەرنامەی ئەم جارەشدا قسە دەکەین لەسەر نالی چونکە بیریاری گەورەی کورد مەسعود محەممەد بە ڕەحمەت بێ دەڵێ ئەگەر کورد تەنها نالی هەبووە بۆ بواری شاری ئەوە کافی بوو بەسی بوو بەوەی کە شانازی بکە لەگەڵ نەتەوەکانی تریدا یا لەگەڵ نەتەوەکانی تردا بەوەی کە نالی هێندە مەزنە ئەگەر هەموو شاعری کورد لەلایەک و نالی لەلایەکی تردا بنی نالی دەبێتە پێشەنگ و سوار چاکی مەیدانی شار. ئێمە لەم ئەڵلقەی بەرنمەکەدا کە دەگونجێ دەیان ئەڵلقەیتر لەسەر نالی بکەین باز لە جیهانبینی و بووە شعرەکانی نالیەکەین بە تایبەت ئەو جیهانبینی کە نالی هەیبووە. میوانی بەرنامەی ئەم جارم زۆر بەڕێز مامۆستا عەبدولخالق یعقوبی وەرگێڕ و ڕەخنەکاری ئەدەبی و لە هەمان کادا مامۆستای زانکۆی بەڕێز مامۆستا عەبدولخالق یعقوبی سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمە بەخشی. مامۆستا کە قسەمان کرد لەسەر بەرنامەکە ئاماژت بەوە کرد کە ئەگەر مامۆستای مدەڕیز بە ڕەحمەت بێ لە ڕووی بەلاغەوە نالی هەڵسەنگاند بێ مەسعود محەممەد لە ڕووی معناوە ئەوە من لە دیدێکی ترەوە سەیری نالیەکەم پێم خۆشە دیدی جەنابەت بزانم سەرەتا لەسەر نالی ئەو دیدە کامەیە کە تۆ جیا ئەکاتەوە لەو دوو کەسایەتی تر بۆ نالی. وایە لە ڕاستیدا خۆی جیهانی شعری نالی هەر لەو سەروبەندەیەوە کە کەسایەتی گەورەی کورد مامۆستا مەلا عەبدولکەریم کەشفی کرد و بە شێوەی شەرح کاری لەسەر کرد سەرنجی زۆربەی ئەو کەسانەی کە حەزیان لە تۆژینەوەی بە تایبەتی شعری کلاسیکەی ڕاکێشە و کارەکانی مەلا عەبدولکەریم و کوڕەکانی بنەمایەکی زۆر بەهێزیان دروست کرد بۆ مەسەلەی تۆژینەوە و خوێندنەوەی شعری نالی و با بڵێن شەنوکەوکردنی جیهانبینی شعری نالی. بەڵام ئەوەی کە ئەوان کردیان و بە بڕای من زۆر بە باشیش کردیان خوێندنەوەیەک بوو کە لەسەر بنەمای شیکردنەوەی فەساحە و بەلاغەی شعری نالی بوو. واتە زیاتر ئەو بەشە لە شعری نالی کە با بڵێن پەیوەندی بە نەریتی شعری کلاسیکی بە تایبەتی لە ڕووی ڕواڵەتەوە هەبوو و ئەوان کەمتر زۆر کەمتر توانیان خۆیان لە قەرەی شرۆڤەیەکی هەرمۆنۆتیک و مەعنا ناسانەی نالی بە مەعنا قوڵەکەی خۆی بدەن. هەر لەبەر ئەوەش بوو کە لە ڕاستیدا کەسایەتیەک وەکو مەسعود محەممەد هەستی بەو بۆشاییە کرد لە شعری نالی و وەکو قۆناغی دووەمی بخێنەوەی من بواری نالی ناسی کارێکی کرد کە زیاتر بە با بڵێن گۆشە و کەلێنی جوانی ناسی شعری نالیدا ڕۆ بچێت و ئەو جار خوێندنەوەی مەسعود محەممەد خوێندنەوەیەک بوو کە زیاتر لەسەر ئەساسی شیکردنەوەی جوانیەکان و وردەکاریەکانی بە تایبەتی زمانی شعری نالی لەنگەر بگرێ و لەو ڕووەوە هەم لە کتێبی دەستە و دامانی نالی و هەم لە کتێبی چەپکێک لە گوڵزاری نالی زۆر بە وردی توانی لەو ڕوانگەیەوە شەرحی شعری نالی بکات. بەڵام من خۆم لەو کاتەوە کە بەڕاستی خولیای خوێندنەوە و شیکردنەوەی شعری نالی کەوتە سەرم کە تقریبان بۆ 25 ساڵ دەچێت هەستم کرد کە نالی و شعری نالی و جیهانبینی نالی بە تایبەتی بەو معریفە بەرفراوانەی کە هەیەی بەو جیهانبینی قوڵەکە لە شعرەکانی هەیەی و بەڕاستی هەر لە سەردەمی خۆیەوە تا ئێستاشی لەگەڵدا بێ خۆی وەکو شاعرێکی جیاواز نیشانداوە هەڵدەگرێت کە جگە لە ئەو لایەنی با بڵێن فەساحەت تەوەر و جوانی تەوەر لایەنێکی دیکەش زیاد بکرێ بە خوێندنەوەی شعری نالی و لە ڕوانگەیەکی تریشەوە لێی بڕوانین و من ناوی ئەو ڕوانگەیم ناوە ڕوانگەی گوتارتەوەر کە بە مەعنا سادەکەی واتە ئەوەی کە شعری نالی لە ناو چوارچێوەی گوتار یا دیسکۆرسێکی گشتگیر بە تایبەتی بە پەیوەندیدانەوە بە مێژووی شعری کلاسیکی پێش خۆی و بە تایبەتی تر مێژووی کلاسیکی شعری فارسی چونکە بەڕاستی نالی خۆی کەسایەتێک بووە کە زۆر بە باشی شعری کلاسیکی فارسی خوێندووە و هەم بەشێکی لەژێر تەئسیری شعری فارسیدا بووە و هەمیش بەشێک توانیوێتی زۆر شت زیاد کە بەو کەلەپورە بە تایبەت ئەوەی کە بە طبعا زمانی کوردی و بە شێوەزاری سۆرانیش بنووسێ. بۆیە من لە ڕاستیدا
زیاتر هاتم لەسەر ئەو ڕوانگەیە پێداگریم کرد کە جگەل لە لایانی فەساحەت و بەلاغات و جگەل لەو جوانکاریانەی کە لە مفرداتی شعریدا کردوێتی و مەسعود محەممەد بەباشی شی کردوێتەوە معریفەی شعری نالی و ئەو تەوەرە با بڵێن گوتار ئامێزانەی کە لە شعری نالیدا هەن یەکەم چین و دووهەم مەعنا و شیکردنەوە و شڕۆڤەکانیان دەبێت چۆن بکردرێت نمونەت بۆ بێنمەوە بۆ نمونە نالی لە هەندێک لە شعرەکانی دەردەکەوێت کە پارادایمێکی فکری جۆرێک لە با بڵێن قوارەی فکری تایبەت بە خۆی بەنسبەت جیهان هەیە و دەیهەوێت لە ڕوانگەی زۆر تایبەتی خۆیەوە بە زمانی شعر لەسەر ئەو با بڵێن پارادایمە فکریە قسە بکات. نمونە زۆر زۆر سادەکەی ئەگەر بێنمەوە مەسەن ئەو قەسیدەی هەیە کە لەسەر ئەو کەرەی خۆی نووسیوێتی کە دیارە زۆر ئیسفادەی بۆ نالی بووە بەڵام تەبعاً مردووە و ناری خەلیکە شینجێڕی بۆ دەکا و لە دوایین دێڕدوای ئەوەی کە زۆر بەسەریدا هەڵدەڕێەوە ئەوە هەموو لەگەڵ ئەو بەگراوندە معریفیەی کە بۆ نمونە لە شعری کلاسیکی پێش خۆی هەبووە بە نیسبەت ئاژەڵ زۆر جیاوازە و حتا بە نیسبەت ئەو بەگراوندە معریفیە دینیەی کە ئەو تێیدا پەروەردە بووە و گۆش کراوە کە دەزانین تەبعاً نالی پیاوێکی حجرەیی بووە و معریفەکەی معریفەیەکی دینی بووە دیسان لەگەڵ ئەوە شەر تقریباً تا ڕادەیەکی زۆر ناکۆکە قسەیەک دەکا کە کەسی ڕەخنەکار و کەسی وردبوون لە شعردا هەڵدەبەزێتەوە ئەوش ئەوەیە کە چەندە پێم خۆش بوو زمانی حاڵی دەیوت نالیە هەردوو حیوانین ئەتۆ جۆکرت و ئەمنیش جۆ درێژ لێرەدا بەڕاستی یعنی خوێنەری وردبین و ڕەخنەکار هەڵدەبەزێتەوە چونکە ئەم قسەیە بە نیسبەت سەردەمی خۆی قسەیەکە زۆر لە باری فکریەوە پێشکەوت و خوازانەیە یعنی ئەوەی کە مرۆڤێک بێ لەگەڵ ئاژەڵی بەردەستی خۆی دیالۆگێک دروست بکە و دواتر لە زمانی حیوانەکەەوە ئاماژە بۆ بکات کە لە واقعدا تۆکە بڕواڵەت ئینسانی وە چن من حیوان هەردوو ئاژەڵین بەس جیاوازەکەمان لە با بڵین درێژایی جۆماندایە و ئەوە نیشان دەدا کە نالی معریفەیەکی قوڵی پاراستنی مافی کائینات کە تەبعاً حیوان بەشێک لە کائینات بێ لە مێشکی خۆیدا هەڵگرتووە و تۆ دەبینی 200 ساڵ دوای نالی لە جیهانی مۆدێرنی ئەوڕۆدا تازە باسی مەسەلەی پاراستنی مافی ئاژەڵ یا مەسەلەی ژینگە دۆستی دەکردرێ بۆیە ئەگەر لەو ڕوانگەیەوە یعنی ئەو ڕوانگەی کە من ئێستا باسی دەکەم ڕوانگەی گوتارتەوەر ئەوەی کە ئینگلیسەکان پێدان دیسکۆرس بیست لە شعری نالی بڕوانین دەبینین ئەو معریفەیە کە نالی تێیدا گۆش بووە بەشێکە لە هەوێنی شعرەکانی نالی کە تەبعاً مەبەستن معریفەیەکی حجرەیی دینتەوەرە بەڵام لە هەمان کاتدا نالی لە جیهانبینی خۆیدا مۆرکی تایبەتی خۆشی هەیە کە لە واقع دەتوانین بڵێن ئەو بەشە لە معریفەی خۆیەتی کە معریفەیەکی خۆکردە کە معریفەیەکە لەسەر بنەمای ئەو لایەنانە لە معریفەی دینی کە ئەو دەتوانێت مەسەلەن بۆ مەسەلەی ئینسانگەرایی و خۆشەویستی ئینسان و تەنانە خۆشەویستی ئاژەڵیش دروستی بکە من لەو ڕوانگەیەوە بەڕاستی لە شعری نالیم ڕوانیوە و هەز دەکەم ئەمە قۆناغێکی ترە لە بواری نالی ناسی یعنی ئەگەر قۆناغی یەکەم با بڵین قۆناغی فەساحەتەوەرەکەی مەلا عەبدولکەریم بێ قۆناغی دووەم قۆناغی لێکدانەوە و شیکاری بۆ جوانکارەکانی مفرداتی نێو شعرەکانی نالی بێ کە مەسعود محەممەدی ڕەحمەدی کردی قۆناغی سێهەم ئەو قۆناغەیە کە من ناوی دەنێم قۆناغی خوێندنەوەی گوتارتەوەر کە بۆ نمونە کەسایەتێک وەکو مامۆستا ڕێبوار سوێلیش لە کارەکانی خۆیدا هەوڵ دەدا هەر لەوە نزیک بێتەوە بەڵام من بۆ خۆم شخصی خۆم هەست دەکەم کە ئەگەر لەو ڕوانگەیەوە لە شعری نالی بڕوانی و گوتارەکانی شعری نالی کەشف بکەین بیدۆزینەوە و خوێندنەوەیان بۆ بکەین دەبینین شعری نالی ئەو کات لە با بڵین ڕکەی خوێندنەوەیەکی بەرتەسکی تەنها فەساحەتەوەر یا تەنها جوانیتەوەر دێتە دەرێ و مەفاهیمێکی زۆر گەورەتر و قوڵتر بەدەستەوە دەدا بەنسبەت کاتەمانستا خاڵق دەگونجێ لە داهاتوودا قۆناغی دیکەش هەبێ بۆ ناساندن و چوونە نێو دنیای نالیەوە واتە خۆی لەم سێ قۆناغا کورد ناکاتەوە بە بێگومان تایبەتمەندی شعری داهێرانە بەڕاستی ئەوەیە کە بەنسبەت سەردەمەکان خۆی دەبوژێنێتەوە لەدایک دەبێتەوە و ئەگەر تۆ چاو لە بکەی لە درێژایی مێژوودا زۆر شاعری گەورەمان هەبووە کە هەر لە سەردەمی خۆیانەوە خوێندراونەتەوە تا سەردەمانی ئێستاش
تایبەتمەندەکەی ئەوەیە کە ئەو شعرە بە شێوەیەک نووسراوە کە لەگەڵ با بڵین ڕاستیەکانی ناخی ئینسان و ناخی ئەو تەبیعەت و کائیناتە دەخوێنێتەوە و بۆیە مەجالێکی با بڵین بێکۆتاییش دەڕەخسێنێ بۆ ئەوەی کە هەر سەردەمێک بێت و نەوەی ئەو سەردەمە خوێندنەوەی خۆی بۆ بکات. لە ڕاستیدا ئەگەر جەنابەت لە بیرت بێت یا خوێن بێتەوە بۆ نمونە سەر 20 ساڵ لەوە پێش زۆر دوور نەڕۆین با بڵێن نەوەیەک لەوە پێش ئێمە 25 ساڵ لەوە پێش گەورەترین کێشەکان لەسەر شعری نالی ئەوە بوو کە ئایا ناڵیە یا نالیە یا بۆ ئەوە بوو کە ئایا مەسەلەن حەبیبە دۆستی نالی بووە پێی گەیشتووە پێی نەگەیشتووە ئەوانە بەشێک بوون لە با بڵێن شیکردنەوە و عەقڵیەتی ئەو سەردەمە بۆ خوێندنەوەی شعری نالی. بەڵام ئێستا ئەو خۆناغە هاتۆتە ئاراوە کە باس دەوە بکەین بۆ نمونە نالی لە بواری هیومانیزم و مرۆڤگەرایی چی بەدەستەوە بووە لە شعری نالیدا تا چەندە تۆ دەتوانی لادان لەو معریفە باوە ببینی کە تێیدا گۆش کرا و نالی با بڵێن جورئەتی بە خۆیدا جاری وایە هێڵەکە ببەزێنێ و شعرێکی زۆر سەرکێش و یاغی دروست بکات یا مەسەن لە شعری عاشقانەدا لە شعری حتا ئەوەی کە بە زمانی زۆر تەقلیدی پێ دەڵێن ڕوو هەڵماڵرا و مەسەن لە شعری مەستورەدا نالی بۆ ئاوە دواوە بۆ ئاوە شعری نووسیوە هۆیەکەی چییە ئەو معریفەیە کە لەو شعردا هەیە چییە یعنی بە بڕوای من نالی جیهانێکی ئەوەندە بەرفراوانی خوڵقاندووە کە دەرەتان بە هەموو جۆرە خوێنەرێک و ڕەخنەکارێک دەدات نەک بە حەزی خۆی بەڵام بە پشتبەستن بەو جیهانە قوڵێک کە ئەو خوڵقاندوویەتی بیخوێنێتەوە و لە هەموو شتە گرنگتر بەڕاستی ئەوە یەکەی لەو تایبەتمەندانەیە کە من بۆ خوێندنەوەی خۆم بە نسبەت نالی بەکاریدێنم نالی لە 200 ساڵ لەوە پێش 150 ساڵ لەوە پێش کە شعری نووسیوە چی بۆ ئێستای منی خوێنەری سەردەمی مۆدێرن پێەیە کە بە کەڵکی ژیانی ئێستایم بێ ژیانی ئێستان مەبەستم ژیانە معریفەکەم و ژیانە کولتوریەکەم و ژیانە هزریەکەمە بە بڕوای من نالی زۆر شتی پێەوە بە بڕوای من نەک هەر بۆ ژیانی ئەوڕۆی من بەڵکو ئەو شتێک کە نالی نووسیوێتی وەکو جیهانی شعری خۆی بۆ ئێمەی وەکو نریتێکی دەوڵەمەند بەڕاستی بەجێ هێشتووە دەتوانێت ببێتە ژێرخانێکی زۆر پتەویش بۆ با بڵێن هێزی کولتوری کۆمەلگای کوردی کە بەداخەوە تا ئێستا کاری لەسەر نەکراوە بەڵام کە تۆ کاری لەسەر بکەی دەبینی زۆر شت هەیە کە ئەوڕۆ ئێمە وەکو مرۆڤی کورد ئەگەر بمانەوێ وەکو تایبەتمەندی کولتوری خۆمان ئاماژەی پێ بکەین دەتوانین بگەڕینەوە سەر شعری نالی. زۆر باش مامۆستا پێم خۆشە بچینە خزمەتێکێ لە قەسیدەکانی نالی یا لە غەزەلەکانی نالی بە ئەگەریش هەوڵ بدەین ئەوەی کە تەوەرەکەی ئێمە تیا ڕنگ بداتەوە و ڕاوەیەکیشی بکەین زۆر باشە بێ. زۆر باشە لە ڕاستیدا من کە بە درێژایی ئەو چەندێن ساڵە کە شعری نالیم خوێندوتەوە دەبینم کە نالی لە هەندێک شعریدا ئەو کەڵکەڵەیی کە هەی بووە ئەو خەمەی کە هەی بووە خەمی شخصی خۆی وەکو شاعر بە تەنها نەبووە و حتا خەمی کۆمەڵگای کوردی خۆشی وەکو ئەو کۆمەڵگایی کە تێیدا ژیاوە و تەبعاً دوایی بەجێشی هێشتووە نەبووە بەڵکو نالی هەوڵی داوە لە هەندێک لە شعرەکانی خەمی شخصی خۆی لە بێژنگی خەمێکی گشتی ئینسانی بدات کە دوجار ئەو شعرێک کە ئەو بەرهەمی دێنێ ببێتە خەمی هەموو مرۆڤایەتی و ئەو شتێکە بە بڕای من نالی لە زۆر شاعری کورد جیاواز دەکاتەوە نالی شاعرێک نەبووە کە کەلکەڕە شخصیەکانی هەموو دەقا و دەق لە شعرەکانیشدا ڕنگ بداتەوە تەبعاً نالی کە شعرێکی نووسیوە حەسرەتێکی شخصی هەبووە خەمێکی شخصی هەبووە بەڵام لە گۆڕانی لە پرۆسەی گۆڕانی ئەو خەمەدا دوجار شعرەکەی شعرێک بووە کە بۆ هەموو مرۆڤایەتی بەکەڵک بێ حتا ئەو شعرێکە قوربانی تۆزی ڕێگەتم ئەیبادی خۆشمرور تەبعاً بۆ حەسرەتی خۆی بۆ گەڕانەوە بۆ کوردستان و شاری سلێمانی نووسیوە بەڵام کە تو ئەو شعرە دەخوێنیتەوە دەبینی دەبێتە نۆستالۆژیای هەر مرۆڤێک کە وڵاتی خۆی بەجێ بێڵێەوە تا مەزرۆبێکە بە وڵاتی خۆی بگەڕێتەوە جا من یەکێک لەو غەزەلانەی کە زۆر حەزم لێەوە زۆریش باسم کردووە دەخوێنمەوە دواتر زۆر بە کورتی باسی یەک دوو دانە بەتایبەت لە کۆتایی غەزەلەکە دەکەم و هەر لەو ڕوانگەیەوە باسی دەکەم گەردەپرسی من لە بەرچی کەم دەخۆم من بە برسی قەت مەزانە غەم دەخۆم ئاوی سۆری چاو و باوری تاڵی لێ و سوێر و تاڵی دەمدەم و ژەمژەم دەخۆم ئەگەر سەرنج بدەی
ئەو منانەی کە لەم شعرە نالی باسی دەکات لە یەک لە خوێندنەوەکان دەتوانێت ئاماژە بێت بە خودی نالی مرۆڤ ئەو نالیە کە لە سەدەی 19دا ژیاوە و با بڵێن مەشهور بووە و ئێستا ئێمە قسەی لەسەر دەکەین بەڵام ئەو منە لە ئاستێکی تر کە ئاستە قوڵەکەی ئەو شعرەیە دەبێت پێی بڵێن دەنگە شعریەکە واتە هەر کەسێک کە دەتوانێت خۆی لە بری ئەو بێژەری ئەو شعرە یا با بڵێن جێڕەڕەوەی ئەو شعرەدا بنێ یعنی منەکە دەبێتە منێکی نەوعی منی هەر ئینسانێک کە بەڕاستی عاشق بێت دڵسۆز بێ و دوجار خەمخۆری هەموو مرۆڤەکان بێت ئەگەر سەرنجی دووبەیتی کۆتایی بدەیت نالی لێرەدا من بەش بە حاڵی خۆم بەبێ کە تەعەسوبم هەبێ بەبێ کە حتا هی ئەوە بێکە بۆ خۆم بە تایبەتی لەسەر نالی کار دەکەم شعرێکی خوڵقاندووە کە بەڕاستی هیچی لە شعرەکانی حافظ و مەولەوی و شێکسپیر کەمتر نییە لانیکەم بەلایەنە معنایەکەی هەرچەند بەلایەنە فۆرمەکەشی بەڕاستی شعرێکی زۆر بەهێزە نالی کە دەفەرمێن نەوعی ئینسانی هەیە غەم قوتیە من غەمی خۆم و غەمی عالەم دەخۆم دێ جیاوازیەک دادنێ لە نێوان ئەو ئینسانەی کە غەمی ڕۆژانەی قوتێتی غەمی ڕۆژانەی نانی ڕۆژانەیەتی و طبعا زۆر بە حرمەتیشەوە باسی دەکە هیچ سوکایەتیەک لەوەدا نابینێت چونکە دەزانێت کە زۆربەی مرۆڤەکان ئاستی برکردنەوەیان یا ناچاری ژیانیان ویان لێ دەکات خەمی ڕۆژانەیان بەس قوتەکەیان بێت بەڵام دێ خۆی لە بەرامبەر ئەم نوع ئینسان دادەنێ خۆی جیا دەکاتەوە دەڵێ من غەمی خۆم و غەمی عالەم دەخۆم یعنی من جگە لەوەی کە وەکو ئەو مرۆڤە ئاسایانە غەمی خۆشم دەخۆم کە غەمی قوت بێ بەڵام غەمێکی گەورەتر دەخۆم غەمێکی ئینسانی تر دەخۆم کە غەمی هەموو مرۆڤایەتی بێ غەمی هەموو عالەم بێ و ئەو جار لە کۆتا دیێڕدا جارێکی دیکە کە من دەڵم هەڵدەبەزینەوە معنای ئەوەیە کە ئاگادار بین نالی بەڕاستی داهێنەرانە و من ئەگە دواتر دەرفەتەوە باسی دەکەم ئەندازیارانە شعری نووسیوە یعنی زانیوێتی چی دەڵێت زانیوێتی چی دەنووسێ حتا زانیوێتی کە چی بۆ نەوەکانی داهاتوو بەجێ دێڵێت دەڵێ غەم دەڵێ نالی کە غەم خواریم نەکا یەکەم غەم وە قسە دێنێت ئەین تا ئێستا کە بە درێژایی شعرەکە باسی غەمی وەکو شتێکی گشتی کردبوو وەکو حاڵەت و ئیحساسێکی ئینسانی کردبوو دێ ئەم جارەت بە کەڵک وەرگرتن لە جوانکاری تەشخیص یا ڕۆح پێداکردن غەم وەدەنگ دێنێ دەڵێ غەم قسە دەکات طبعا کە قسەش دەکات ڕووی لە نالیە دەڵێ نالی کە غەم خواریم نەکا یعنی نالی تۆیە کە گوتود ئەمن بێزگە لە غەمی خۆم غەمی هەموو عالەمش دەخۆم حتا دێ بێ غەمی منش بخۆی یعنی غەمیش بۆ خۆی غەمی هەیە و چاوەڕەیە کە غەم خوارێک پەیدا بێت کە غەمی بخوات ئەو غەم خوارە چێ نالیە و ئەگەریش بێت و ناری غەمخواری نەکات ئەو جار دەڵێت ناعیلاجم من بەنی ئادەم دەخۆم یعنی عکس دەبێتەوە لە بری ئەوەی کە مرۆڤ بێ غەمخوا غەمێک کە بۆ خۆی وەکو ئینسانێک هاتۆتە دەنگ و ڕووی لە نالی کردووە گوتوێتی ئەگەر تۆ غەمی من نەخۆی ئەو کات ئەمن لە ناساری و لە ناعیلاجی دێم بەنی ئادەم دەخۆم مەبەستن ئەوەیە ئەو جوانکاریانە کە وەختی خۆی مەسەلەن مەلا عەبدولکەریم مدەڕز لە ئاستی فەساحە و بلاغە باسی کردووە یا ئەگەر مسعود محەممەد لە ئاستی مەسەلەن مفرەداتی وشەیی و جوانکارەکان و گەمە زمانەکانی نالی باسی کردووە ئەگەر تۆ بێت لە دیدی ڕوان ئەو دیدەی کە من باسی دەکەم لە دیدی گوتارتەوەرەوە باسی بکەین کە ئەمە گوتارێکە کە دەچێتە نێو خانەی هیومانیزمەوە دەچێتە نێو خانەی مرۆڤتەوەریەوە خۆشەویستی بۆ مرۆڤەوە نالی لە چوارچێوەی معریفەی دینی حجرەی کە پەروەردە بووە مەسەلەن موسڵمان بووە سوننە بووە پێم وایە دەبێت شافعی بوو بێت بەڵام خۆی لەو چوارچێوە نەهێشتوتەوە و هاتووە ئینسانی بە قوارەیەکی زۆر بەربڵاوی ئینسانی پەیامێکی مرۆڤایەتی هەڵگرتووە پەیامێکی مرۆڤانەی گشتگیری هەڵگرتووە و حسێبی شخصی خۆی وەکو نالی شاعر لە حسێبی شعرەکەی جیا کردوتەوە یعنی شعرەکەی نوێنەری تەنها نیەتی شخصی خۆی نییە وەکو نوێنەری هەموو جیهانبینیە ئینسانەکەیەتی کە بۆ نمونە لەم شعرەدا ڕەنگی داوەتەوە زۆر باش مامۆستا جەنابێت لە بواری نالیا چیت کردووە چ لێکۆڵینەوەیەک چ نووسینێک پێم خۆشیانی ئەوەی کە لە بواری نالیا پێشکەش بە ئەدەب دۆستان و کورد زمانانت کردووە تیشکێکی بخەیتە سەر بزانم جەنابەت چیت کردووە بۆ نالی ئەوەی ڕاستی بێ من وەک پێم گوتی زیاتر لە 20 ساڵە سەر نالی کار دەکەم و دەیخوێنمەوە بەڵام
هەمیشە ئەوم لە لای خۆم بەو شێوەیە لەکداوەتەوە کە نالی زۆر لەوە گەورەتر ئێمە هەموو شتێکی لەسەر بنووسین یا هەر کاتێک پێمان خۆش بێ لەسەری بنووسین و یا هەر شتێککە دەنووسین بڵایشی بکەینەوە. بۆیە بەڕاستی من زۆر بەکاوە خۆ لەسەر نالی کارم کردو، زۆر بە ئارامی، زۆر بە خاوی، بەڵام بە بەردەوامی. ئەوەی ڕاستی بێت من ئێستا ماوەی ساڵێکە کتێبێکم لە ئەکادمیای کوردیە کە بەداخەوە بەهۆی ئەم بارودۆخە زۆر خەڵک دەڵێن نەخوازراوە، بەڵام من دەڵم خوازراوەی کوردستان کە قەیرانی ئابوووریە بێ ماوەتەوە کتێبێکە بە ناوی ئاشنای سڕی قەڵەم کە هەر لەسەر با بڵێن لە نێو دیێڕە شعرێکی نالی وەرمگرتووە زاهیر و باتین لەسەر لەوحی حەقیقەت یا مەجاز ئاشنای سڕی قەڵەم بێ غەیری نالی کەس نەما کە کۆی ئەو وتار و تۆژینەوە و شەرح و شرۆڤەکردن و توێژانەیە کە من لە ماوەی ئەم 25 ساڵە لەسەر نالی نووسیومە یا کردومە و لە ڕاستیدا هەوڵم داوە هەر لەو ڕوانگەیەوە کە ئێستا بۆم باسکردنی واتە ڕوانگەی گوتارتەوەر خوێندنەوە بۆ شعرەکانی نالی بکەم و هەوڵم داوە بۆ نمونە لە گۆشە نیگای جیاوازەوە باسی معریفەی شعری نالی بکەم، باسی پەیوەندی جیهانبینی شعری نالی لەگەڵ زمانی کوردی بکەم کە پێم خۆشە دواتر باسی ئەوەش بکەین و بە تایبەتی لە شەرح و شرۆڤەکردنی هەندێک لە تاکبەیتەکانی نالی ویستومە نمونەیەک لە خوێندنەوەی گوتارتەوەر بەدەستەوە بدەم و بە خوێنەری کورد بڵێم کە جیاوازی خوێندنەوەکانی من لەگەڵ خوێندنەوەکانی مەلا عەبدولکەریمی مدەڕس و مەسعود محەممەد بەکردەوە چییە و حتا لە هەندێک لە شیکردنەوەکانم ڕەخنەم لە خوێندنەوەکانی مەلا عەبدولکەریمی مدەڕس و کوڕەکانی و هەروەها مەسعود محەممەد گرتووە بە دیدی خۆم و ڕەخنە بۆ معنایی کە هەوڵم داوە ئەو شۆنانی کە ئەوان بەسەر هەڵەیەکدا تێپەڕیون ڕاستکەمەوە و ئەو بۆشاییانەی کە ئەوان نەیان بینیوە بەتایبەت لە ڕوانگەی گوتاریەوە ئەمن بیخوێنمەوە، بەڵام بەبێ گومان هەمیشە قسەیم کردووە ئەوەی کە من ئێستا دەیکەم خۆی لەسەر ئەساسی کارەکانی مەلا عەبدولکەریم مدەڕس و مەسعود محەممەد بووە. یعنی ئەوان گەورەی ئەوەیان کردووە کە ئەو دەرفەتە بە کەسانی کۆکی ئێمە بدەن کە ڕەخنە لەوان بگرین و دیدی تازە زیاد بکەن بە دیدی ئەوان، بەڵام بەبێ گومان ئەوەی کە ئەساسە کاری ئەوانە، ینی کاری ئێمە ئیزافەکردنە بە بواری نالی ناسی، بەڵام بە هەر شێوەیەک زۆریش پێویستە و من دڵنیام خۆشت باست کرد کە لە داهاتوودا نەوەکانی داهاتوو دەتوانن ئەوان بێن ڕەخنە لە ئێمە بگرن و شت زیاد بکەن بە کارەکانی ئێمە. زۆر باش ماستەوا بچین لای معریفەناسی شعری نالی، کامێ ئەو معریفەی یام کە پێویستە ئێمە بیزانین لە شعرەکانی نالی و لە ڕوانگەی شعرەکانی خۆیەوە. لە ڕاستیدا من وەختی خۆی 2013 بوو هاوڕێم کاک هەرێم عوسمان و توێژێکی دوور و درێژ دێڵکردن کە لەو کتێبەشدا بڵاو بۆتەوە کە باسی بەتایبەتی بواری معریفەناسی شعری نالیم کردووە. ئەم پرسیارە زۆر مشتومر هەڵدەگرێ، من دەتوانم زۆر بە چڕوپڕی وەڵام بدەمەوە. دیدی من بۆ معریفەناسی بواری نالی بۆ شێوەیە کە جوابی ئەو پرسیارە دەدەمەوە کە شعری نالی بۆ جوانە، جوانی شعری نالی کە دەڵێن معنای چییە؟ ئەگەر نالی تا ئێستا زیندوو بووە لە نێو پانتایی ئەدەبیاتی کوردی و بەتایبەت شعری کوردی هۆیەکەی چییە؟ طبعاً بەشێکی دەگەڕێتەوە بۆ مەسەلەی فۆرم و زمان و ئەوانە کە بەشێکی گرنگیشە، بەشێکشی دەگەڕێتەوە سەر ئەو معریفە و با بڵێن جیهانە معریفیەی کە نالی دەستی بۆ بردووە و لە هەندێک جێگادا ئازایانە دەستی بۆ بردووە و کارێکی کردووە کە بۆ نمونە پێشتر ئەگەر پێشینەشی بوو بێ نالی بە ڕوانگەیەکی تازە باسی کردبێت. ئەگەر بە نمونە مەسەلەن باز بکەین، نالی لە شعرەکانی خۆیدا بۆ یەکەم جار بۆ نمونە زمانێکی کوردی دەداتە دەست معریفەی ئینسانی کورد کە ئەو زمانە کوردیە زۆر زۆر دروستە، کە دەڵم دروستە بە معنای ڕێزمانەکەی، بە معنای وشەیەکەی، بە معنای قاموسەکەی، زمانێکە کە لە ڕاستیدا ئەو مەفهومانەی کە خۆی مەبەستی بووە بە ئەو پەڕی ڕێک و پێکی و دروستی داوەتە دەست خوێنەرەکەی و ئەوە کارێکی کردووە کە بۆ یەکەم جار بە تایبەتی بە شێوەزاری سۆرانی خوێنەری کورد
ڕوبەڕووی زمانێک بێتەوە کە ئەو زمانە زمانی نووسینە زمانی شعرە بەڵام لە هەمان کاتدا زمانی شعر و زمانی فکر و زمانی جوانیشە. نمونە زۆرە هەرچەندە کە ڕوتم بە خوددا مائیلی ڕوتم بێبەرگیە عیلەت کە هەتی و مەیلی هەتاوە. ئەگەر سەرنجی ئەم شعرە بدەین بە زۆر بە ڕاشکاوی مۆسیقا لەو شعرەدا دەبینی، قەرینەی لەفزی و معنەوی لەو شعرەدا دەبینی، تەشبیه لەو شعرەدا دەبینی، وردەکاری با بڵێن شاعرانە دەبینی. یعنی هەموو ئەو ئێلەمنتانە و ئەو هەموو توخمە و ڕەگەزانی کە شعرێک جوان دەکات، شعرێک هەرمان دەکات، شعرێک با بڵێن پڕواتا دەکات دەبیندرێت. بەڵام لە هەمان کاتیشدا ئەو شعرە معریفەیەکی پێیە کە ئەو معریفەیە هەم مەسەلەن سەرێک لە دنیای عاشقان دەدات، هەرچەندە کە ڕوتم بە خوددا مایلی ڕوتم، و هەمیش ئەوەی کە جۆرێک دەتوانی حتا بیبیتە نێو دنیای عێرفان و دنیای مەسەلەن خواپەرستی و ئەو دنیای کە لەوانەیە زۆر کەس پێی خۆش بێت مەسەلەن نالی بەو ڕۆ بناسێت کە ئەوەش طبعاً مافی خۆیەتی. بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرینگە ئەوەیە کە نالی لە شعرەکانیداوە لە معریفەی شعری خۆیدا زۆر ئینسانی بیری کردوتەوە و زۆر ئینسانی شعرەکانی بەرجەستە کردوتەوە. بەو مەفهومە کە نەویستووە ئەو شعرەی لە نێو با بڵێن دنیایەکی زۆر میتافیزیکی مجەڕەدی سەڵتی هەزری ڕوود بهێڵێتەوە، بەڵکو لایەنی مەلموس و بەرهەستی پێداوە. کاتێک کە دەڵێ بێبەرگیە عیلەت کە هەتی و مەیلی هەتاوە، هەتی و وجودێکی عینی هەیە، هەتا و وجودێکی عینی هەیە، و طبعاً ئاماژەیە بە عشقی خۆی بەنسبەت خۆشەویستەکەی کە من لە بەرابەر تۆدا هەتیوێکم کە هاتوومەتە بەردەمت بۆ ئەوەی کە گەرما وەربگرم، بۆ یەکە ئەو بێبەرگی خۆم قەرێ بکەمەوە بە گەرمای خۆشەویستی تۆ. ئەوە بەلای منەوە زۆر گرنگە، چونکە نالی لە ڕاستیدا ئەو شتانەی کە بە بڕوای من خۆی هەستی کردووە و تا ئێستاش بەداخەوە لە کۆمەڵی کوردیدا حەز بە بۆشایەکەی دەکردرێت لە مەسەلەی مەحەبەتی ئینسانی، لە مەسەلەی تێکەڵبوونی ئینسانی، لە مەسەلەی ئاشتەوایی، لە مەسەلەی لێبوردەیی، لە مەسەلەی دڵفراوانی و سنگفراوانی، ئەوانە بەڕاستی لە شعرەکانی خۆیدا جێ کردوێتەوە. و من لە جگایەکدا باسی ئەوە دەکەم هاوڕێی خۆشەویستکە نالی ئەندازیاری خەونی کوردیە. زۆر کەس لەوانەیە کە دەڵێن خەونی کوردی لەوانەیە زوو بیریان بۆ هەندێک کەڵەجێڕانەوەی مێژووی کورد بچێ، مەسەلەن ناسیۆنالیزم یا مەسەلەن عێرفان. بەڵام من باسی ئەوە دەکەم دەڵێن کە دەڵێم ئەندازیاری خەونی کوردی تەنانەت تەنها مەبەستم مەسەلەی نیشتمان پەروەری یا مەسەلەی عێرفان نییە، بەڵکو نالی هاتووە لەسەر شتە هەرە وردەکانی ئینسانی کورد کە پێی وا بووە بۆشایی هەیە، پێی وا بووە لە نەبوونیدایە، پێی وا بووە لە هەژاریدایە، دەستی بۆ بردو و باسی کردووە. خەونەکەی خەونێکی زۆر لەسەر و ناسیۆنالیزم و تەنانەت عێرفان و خوداپەرستیەوە بووە. خەونێک بووە کە دەڵێ ئینسانی کورد تۆ بۆ نمونە لە عیشق و خۆشەویستی و مەحەبەتدا کەمیت هەیە، تۆ پێویستە بەرامبەرەکەی خۆت خۆش بێ، ئەو بەرامبەرت هاوڕێکەت بێ، هاوژینەکەت بێ، هاوڵاتیەکەت بێت، دەبێ خۆشت بێ، مەحەبەتت هەبێت. بێبەرگیە عیلەت کە هەتی و مەیلی هەتاوە. جا لەبەر ئەوەیە من کە دەڵێم ئەندازیار مەفهومەکەی ئەوەیە کە نالی نەخشەیەکی داڕشتووە هەم بۆ کۆمەڵی کوردی، هەم بۆ مرۆڤی کورد، بۆ ئەوەی کە چۆن بژیت، چۆن بیر بکاتەوە. طبعاً ئەو نەویستووە ئەوە بکات بە ئایدیۆلۆجی. بەڕاستی من یەکێک لەو گەورەیانی کە لە شعری نالی دەبین ئەوەیە کە نەویستووە شعری خۆی بکاتە شعری فێرکاری. بەڕاستی شعری نالی زیاتر شعرێکە بە جیهانبینیەکی زۆر کراوەوە و قسەی خۆی لە دووتۆی هەموو جوانەکاندا گوتووە. بۆیە شاعرێکی وەکو نالی بەڕاستی کە باسمان کرد زۆر قابلیەت و توانایی ئەوەی هەیە بە دەیان زۆر بخوێندرێتەوە و هەر نەوەیەک بێ قسەی خۆی لەسەر. مەبەستە لەوە چییە کە پێ دوایە نالی جیهانبینیانە لە شعرا بیری کردوتەوە، سەیری جیهان و مرۆڤ و کەون و کایناتی کردووە. مەبەستم ئەوەیە کە نالی لە ڕاستیدا نەیویستووە بەڕێبازێکی دیاریکراوی ئایدیۆلۆجیکدا خوێنەرەکەی خۆی ببات بەرتەسکانە بیر بکاتەوە. بۆ نمونە تۆ بتێ و نەتەوێت کە ناسیۆنالیزم بکەی بە تەوەرێکی سەرەکی یا بە تەنها تەوەری شعری شاعرێک، معنای ئەوەیە کە ئەو شاعرە ناسیۆنالیزم وەکو ئایدۆلۆژیایەک چاو لێ دەکا و
و خەریکە ڕادەسپێرە کە مەسەلەن خەڵک لە ڕوانگەی ناسیۆنالیزمەوە بیر بکاتەوە یا بجوڵێتەوە کە سەرنجام لەوە چە بیش کاتە دیکتاتۆراتە مەژەوە نییە لەوانەیە بەڕاستی خۆ زۆر دیکتاتۆر بە قۆناغی ناسیۆنالیزمدا ڕۆیشتن تا بوون بە دیکتاتۆر. بۆ نمونونەکەی کاتێک کە ناری دەڵێ قوربانی تۆزی ڕێگەتەمە ئیبادی خۆش مرور و دواتر دەڕوا تا زارم وەکو خلال و نەحیفم وەکو خەیاڵ ئایا دەکەومە زار و بەدڵدا دەکەم عبور تۆ دەبینی نالی بە شێوەیەکی زۆر شاعرانە مرۆڤانە بە جیهان بینیەکی بەرفراوانەوە باز لە مەحەبەت و خۆشەویستی خۆی بۆ وڵاتەکەی و باز حتا لە ڕق و نەفرەتی خۆی بە نیسبەت داگیرکەری ئەو سەردەم کە تەبعاً عوسمانەکان بوون دەکات و پرسیار لەوە دەکات ئایا مەجای ئەوە هەیە من بێمەوە جارێکی دیکە ئەو گەڕک و شاری خۆم بەسەر بکەمەوە و بە مەحەبەت و بە ئینسانی بژیمیانە. نالی لەم شعرەدا بە هیچ شێوەیەک مەسەلەن ڕێکلامی بۆ نەکردووە کە تەنها ڕێگای چارەسەری هەموو دەردەکانی مرۆڤی کورد ناسیۆنالیزمە. تەبعاً ئەو شعر نیشتمان پەروەری تێدایە، خۆشەویستی بۆ وڵاتی تێدایە، ئەسڵەن زیندووکردنەوەی جوگرافیای شاری سلەیمانی تێدایە، بە ئەبەدیکردنی محەبەتی وڵاتی تێدایە، هەموو ئەوانەی تێدایە. بەڵام نالی ئەوانە بە دیدێکی ئینسانیەوە باز دەکات، بە دیدێکی بەرتەسکی ناسیۆنالیستیەوە باز ناکات. نیشتمان پەروەری لە لای نالی محەبەتە بە نیسبەت وڵاتەکەی، نەک ئەوەی کە دەست بەسەر داگرتنی مەسەلەن ئەو وڵاتە بێت. لەو ڕوانگەوە بە بڕای من معریفەی شعری نالی قابلیەتی خوێندنەوەی جۆرا جۆری هەیە و لە ڕاستیشدا ئەو شتێک کە نالی بە بڕای من لە وەڵامی پرسیارەکەی کە بۆ خۆم کردم شعری نالی جوان کردو ئەوەیە کە لایەنی داهێنەرێتی شعری نالی لە ئەوەدایە کە نالی بەرتەسک بیری نەکردوێتەوە، ئایدیۆلۆجیک بیری نەکردوێتەوە و لە هەموو ڕوانگەکانەوە بە بڕای من بەردی بناغی شعری نالی محەبەت بووە، عیشق بووە و بە تایبەتی عیشقێکی مەلموس، عیشقێکی بەرهەست، عیشقێک ناکە مەسەلەن زۆر مجەڕەد بێ لە دنیای میتافیزیکدا بێت، لە دنیای عەردی سەرزەویدا ببڕێت، لە پەیوەندی نێوان مرۆڤەکاندا ببڕێت، بۆ شێوەیە بیری نەکردوێتەوە. مەسەلەن لەو شعرە کە دەڵێت تۆ کە حۆری وەرە نێو جەننەتی سینەم چ دەکەی؟ یعنی ئەو جەننەتی دابەزاندوێتە سەر ئاستی سنگی خۆی، یعنی پێی وایە جەننەت و بەهەشت لە ڕاستیدا لە ناخی مرۆڤدایە. مرۆڤ بۆ خۆیەتی کە دەتوانێت بەهەشتی خۆی دروست بکەوە، دڵدارەکەی خۆی وەکو حۆریەک دعوت بکا بۆ نێو بەهەشتی خۆی. ئەوە بە معنای ئەوەیە کە نالی لە عیشقی بە معنایەکی زۆر بەرهەست و عینی چاو لێ کردو، نەک دەرهەست و زەینی و زۆر لایانی دیکە کە دەتوانین لەسەر شعری نالی باسی خەڵق ئەمە چی وای کردووە نالی جیاواز بێت لە شاعیرانی پێش خۆی و لە شاعیرانی دوای خۆی، واتە کەسێکمان نییە نە لە شاعیرانی سەر بە قوتابخانەکەی کە ئەو داهێنەری بوو پشتی کردە ئەو ئەدەبیاتی کە بە زمانی هەورامی لەو سەردەما 700 ساڵ پێ نووسرا، نە کەسێک هات وەکو نالی بێ مرۆڤانە و مرۆڤایەتیانە بیرکەرەوە بێ، نە لە پێش ئەویشدا کەسێکی تر هەبووە تا بڵێن نالی بە ڕێژباز و قودوەتی ئەودا هەنگاوی هەڵێناوەتەوە و لاسایی و تەقلیدی ئەوی کردوێتەوە. هۆکاری ئەم جیاوازیە بۆ و لە چیەوە سەرچاوی گرتووە؟ خۆی ئەوەی ڕاستی بێت ئەگەر ئێمە سەرنجی سەردەمی نالی بدەین دەبینی نالی ئەو کەسایەتی کە دوجار بوو بە نالی بەڕاستی بەشێکی هەرە زۆری خۆکردی بوو. کەس بە ئەلفازم نەڵێ خۆکردیە، خۆکردیە، هەر کەسەی نادان نەبێ خۆی تالبی معنە دەکات. ئەو خۆکردی بوونە لە ئەلفازی نالیدا لە ئەساسدا لە شخصیەتی نالیشدا بووە، لە کەسایەتی نالیشدا بووە. نالی کەسایەتی خۆی دروست کرد. لەو سەروبەندەدا ئەگەر تۆ سەرنج بدەی ئیمارەتی بابان تێک دەڕوو خوێنالی کوردستان بەجێ دەڵێت، کەواتە هیچ دەسەڵاتێک نەبووە بە فەرمی پشتیوانی گەورەی نالی بکە کە مەسەڵەن بڵێن نالی لە سایەسەری ئەو ئیمارەتەوە دروست بوو بێت. و حتا بۆ جۆرێک کە باسی دەکەن بەڕاستی بەشێک لە مەسەلەی جێهێشتنی کوردستان بێزراوبوونی نالی بووە لە بارودۆخی کوردستان. بەڵام ئەوەی کە چۆتە ئاواری و لەوێ خۆی پێگەیاندووە و خۆ بەڕاستی بارهێناوە بۆتە ئەو نالیە بە بڕای من بەشێکی هەرە گەوری هەر دەگەڕێتەوە سەر ئەوەی کە نالی خۆی پەروەردەکرد، پەروەردەکەی پەروەردەیەکی خۆ کرد بووە. بەڵام لایانی هەرە سەرنجڕاکێش بۆ من ئەوەیە کە وەکو تۆ لە پرسیارەکەدا ئاماژەی پێکرد نالی چۆن بۆ قەناعەتە گەیشتووە کە مەسەلەن قوتابخانەیەک هەرچەند لەوانەیە بۆ خۆی بە
ئەن قەست ئەو نیەتەی نەبوو بێ بەڵام دوازار کارەکەی ئەو ئەنجامەی بوو کە قوتابخانەیەک دامەزرێنە لە شعری کوردی کە ئەو قوتابخانەیە جیابێت لە مەسەن لە قوتابخانەیە کە مەولەوی تاوەگۆزی شعری پێدەنووسی چ وەکو زاراوە کە بە گۆرانی نووسیەتی و چ وەکو تەنانەت چێش و بڕگە و کە بە خۆ دەزانی پەنجەیە ئەوانە نالی بە بڕوای من زانیوێتی دەبێت شتێکی جیاواز بکات زانیوێتی بۆ ئەوەی کە ناوی بە جیاوازی بمێنێتەوە پێویستە بۆی کە کارێکی جیاواز بکات و ئەو کارە جیاوازەی لە شعرەکانیدا ڕەنگی داوەتەوە و نەکرد لە شعرەکانی ئەوەی کە بەزاری سۆرانی نووسوێتی ئەوەی کە مەسەلەن گرنگی داوە بوو لایەنە معریفانێک کە من هەندێکانم بۆ باس کردی بەڵکو تەنانەت لە وەشدا کە ویستویەتی زمانی کوردی بە شێوەیەکی دروست وەک باسم کرد ببوژێنێتەوە و ژێرخانێک دامەزرێنە بۆ زمانی کوردی من هەموو جارێ ئاوای لێک دەدەمەوە بۆ خۆم کە ڕاست لەو سەروبەندەی کە مێنشینە کوردەکان تێدا چوون کە تەبعەنەوەش هۆکاری مێژووی و سیاسی خۆی هەیە کە بەداخەوە ئێساش ئەو هۆکارانە خەریکە دووبارە دەبنەوە و هیچ سەیریش نییە کە ئەو قوارانەی کە ئێستا ئێمە هەمانە وەکو کیانی کوردی جارێکی دیکە تووشی و داڕمانە بێتەوە ئەگەر ئەو هەڵانە دووپات بێتەوە ڕاست لەو سەروبەندە کە میرنشینە کوردەکان دادەڕمێن نالی خۆی ساغ دەکاتەوە یعنی وەکو ئەوە بڵێ کە نالی زانیوێتی کورد لە باری سیاسی تێک ڕووخاوە بەڵام پێویستە لە باری کولتوری خۆی نۆژەن کاتەوە خۆی بنیاد بنێ بۆ ئەوەی کە ئەگەر قوارە سیاسەکەش نەمێنێ لانی کەم زمانەکە بمێنێ قوارە کولتوریەکە بمێنێ لەبەر ئەوەیە کە تۆ دەبینی نالی کوردستانی بەجێ هێشتووە چۆتە شام چۆتە عەرەبستان چۆتە ئیستانبول ژیاوە بەڵام کوردیەکی پەتی دەنووسێ شعرێک دەنووسێ کە لە خزمەتی مرۆڤی کورد و مرۆڤایەتی بە عامدایە ئەوە نیشان دەدا کە نالی ئەندازیارانە کاری کردووە نیشان دەدا کە بەڕاستی خەونی هەبووە بۆ کورد و ئەو خەونەش لە شعرەکانیدا ڕەنگی داوەتەوە بۆیە زۆر جار کە من دەگەڕێمەوە سەر شعرەکانی نالی دەبینم نالی زۆر قسەی جددی پێ بۆ ئەوەی کە تەبعەن بە دروستم ئەو شتانی نەگوتووە بۆ ئەوەی کە ئێمە بۆ وەکو مەسەلەن کورد ئاوامان بەسەرداهاتووە کە مەسەلەن من نامەیەک بنێرم لە ئیستانبولەوە بۆ سالمی هاوڕێم کە سالم مەجال هەیە من بگەڕێمەوە بۆ کوردستانیانە یا دەبێت لێرەستە تێدا بچم کارواش بوو من نمونەیەکی شعرت بۆ بێنمەوە کە نالی وەکو با بڵین شاعرێکی زۆر جیاواز کە تۆ تەوەری پرسیارەکەت ئێستا ئەوە بوو کە ئەو جیاوازیە لە چیدا بوو ئەمن لەو بینەدا کۆمەڵێک شیکردنەوەی شعری نالیم بە دەنگ تۆمار دەکرد و بۆ هەندێک لە کەناڵە تەلەگرامەکان بڵایان کردەوە هاوڕێیان بەسە لەن گەیشتمە شعرێکی من لەو شعرەدا تووشی یەک وشە هاتم گەڕام بۆ ئەو وشەیە پشکنیم لە پێشینەی شعری کلاسیکی فارسی دیتم نالی بەڕاستی داهێنەرانە شعری نووسیوە بەڕاستی کارێکی کردووە کە بۆ نمونە ڕەخنەکار و تۆژەرێکی وەکو من بە قابلی ئەوەی بزانم بڵێم دەبێت لەگەڵ حافزی شیرازی بەراورد بکردرێ و لە هەندێک جێگادا دیسان بەدەر لە تەعەسوبی کورد بوون و ئەوانە کەم بۆ خۆم باوەڕم پێ نییە حافزیشی مەسەلەن تێپەڕاندووە مەسەلەن ئەم شعرەیە زۆر شعرێکی سادەشە هەرچەندە کە عمری خضر و جامی جەمد بوو چونکی ئەمەلت زۆرە چ عمرێکی کەمت بوو ئەمە ناس بنێ و وردەکارەکانی ئەو شعرە بەس سەرنج بدە وشەی ئەمەل ئەمن کە ئەم تۆمارە دەنگیم تۆمار کرد یەکێک لە هاوڕێیانی زۆر خۆشەویستم نامەیەکی بۆ نووسین گوتی فڵان کەس تۆ بۆچی هەندێک وشەی زۆر باو هەیە کە جێی خۆیان گرتوتەوە خەریکە بە شێوەی جیاواز لە شعری نالی تەفسیر دەکەی بۆ نمونە وشەی ئەمەل وشەی ئەمەل بە معنای هیوایە بەس تۆ دەتوێت بە زۆر لەو شعردا بڵێ کە ئەمەل معنایەکی مەسەلەن نەرێنی هەیە لە کاتێکدا هیوا معنایەکی ئەرێنی هەیە ئەمنش لە ڕاستیدا جوابم داوە دواتر بە هەڵکەوت و ڕێکەوت تووشی ئەم دیوانەی نالی هاتم کە قاموس و فەرهەنگۆکێکی لە کۆتایی بۆ وشەکانی شعری نالی کردو ڕاست چاوم لێ کرد لێر لەم دیوانەشدا وشەی ئەمەل کە تەبعەن هەر لەو بێتە وەریگرتو بە معنای هیوا هاتووە
لە کاتێکدا لەم شعرەدا ئەمەل بە معنای هیوان نییە نالی مەفهومێکی تایبەتی خۆی بە وشەیە بەخشیوە حتا ئەگەر سەرنجی پاشخانە هزریەکەی ئەو شعرە بکەی هەر بە بینین تێدەگەی کە لێرەدا مەبەستی ناری لە ئەمەل هیوانیە دەڵێ چونکی ئەمەلت زۆرە چ عمرێکی کەمت بوو چونکە نابڵین چونکە تۆ هیوات زۆرە کەواتە عمری کەم دەکەی لێرە ئەمەل ئاماژە بەلایەنێکی نەرێنی دەکات ئەمن کە گەڕام بە دوای پێشینەی وشەی ئەمەل لە شعری کلاسیکی فارسیدا بە تایبەتی چونکە من دواتر بۆت باز دەکەم کە نالی بە نووسینی لەسەر شعری کلاسیکی فارسی هەیە شتێکە تا ئێستا کەس ئاگای لێ نییە بۆت باز دەکەم لە کۆتایی بەرنامەکەماندا بە کورتی مەسەلەن چاوم لێ کرد شاعرێک وەکو خاقانی 700 ساڵ پێشتر خاقانی مەسەلەن دەڵێ شاخی ئەمال بێزان کە چێراغی زودمیر بیخە هەبەست بکەن کە دەرەختی سکەندەقە لێرەدا ئەمەل معنایەکی نەرێنی هەیە دەڵێ گڵۆپێکە ئەمەل گڵۆپێکە کە زوو دەکوژێتەوە و هەوەسی ئینسانیش ڕەگوڕیشەی درەختێکە کە تەمەنی کەمە کەواتە لێرەدا ئەمەل هاواتای هەوەسە معنایەکی نەرێنی هەیە یا مەسەلەن مەولەوی بەلخی مەولەوی ڕۆمی لە شعردا دەڵێ سوی کەسب و سوی غەسب و سەد هیەل جان نەهادێ بەرکەفەس حرس و ئەمەل لێرەش جارێکی دیکە ئەمەل هاواتای حرس هاتوێتەوە کە بمەنای تەماحە کەواتە دەبینین ئەگەر سەرنجی پێشینەی شعری کلاسیک بدەین و خۆمان نەبەستینەوە بە لێکدانەوەی قاموسی وشەیی لە شعری نالیدا نالی لەم شعردا ئەمەلی بە واتای نەرێنی هێناوە واتە هیوایەکی لە ڕادەبەدەر بۆ دنیا بۆ خاوەندارەتی دنیا پەرستی و باوەشکردن بە دنیا تا حەدی هەوەس و تا حەدی تەماح کەواتە کەسێک کە بێت ئەوەندەی تەماح و ئەمەلی نەرێنی هەبێت بەڕاستی عمری کەمی کردووە چۆن عمری دوێ بە سەرفی ئەو شتانە بێ تەنانەت ئەگەر عمری خضر و جامی جەمیشی هەبێ ئەگەر تەمەنێکی هەتا هەتایی بکەوە ئەگەر سەرۆت و سامانێکی بەقەی جەمشیدی زۆر جوانە مامۆستا وا دیارە هاوکاران ئاماژە بەوەکەن کە کاتی بەرنامەکەمان کەمی ماوە بەڵام پێم خۆشە لەبارەی جیهانبینی نالی بۆ زمان قسە بکەم من لە دیدارێکماندا لەگەڵ دکتۆر کوردستان مکریانی ئاماژەی بەوە کرد کە حوجرە بۆتە هۆی دروستکردن و پێگەیاندنی کوردیزانێکی وەکو نالی چونکە نالی بێگومان بمانەوە نەمانەوێ کۆڵەکەکانی زمانێکی یەکگرتو و زمانێکی پتەوی کوردی بۆ داڕشتوین و ئێمە ئێستا گونجە شانازی بە نالی و ئەوانەشەوە بکەین کە وەکو نالی دەرچوی حوجرە و خانەقاکانی ئێمە بوون پێم خۆشە لەبارەی زمانەوە لە شعر و جیهانبینی نالی ئەو سێ چوار خولەکەی کە کاتمان ماوە قسەم بۆ بکەین لە ڕاستیدا وەک باسم کرد نالی هەستی کردبوو کە زمانی کوردی پێویستی بەوە هەیە کە بینایەکی بەهێزی بۆ دابنی ئەو بینا بەهێزە لە شعرەکانی خۆیدا جێی بۆ کردەوە و ئەو بێجگە لە پەیام مرۆڤانەکەی کە لە معریفە ناسی شعری نالیدا هەیە و هەندێک باسم کرد ئەو زۆر گرنگی بەلایانی زمانی داوە کە من دەڵم زمانی دروست من باس مەسەلەن ئەوەیە کە تۆ تەواوی شعرەکانی نالی بخێنەوە هەڵەی ڕێزمانی تێدا نابینی پەچەی پەرچەمی و زولفی سیا هەر دەڵێی مانگەشەوە کوڵمی تیا وشەی تیا چاو لێ بکە هاوڕێم تیا کورتکراوەی تێیدایە تا ئێستاش نووسرە بەناوبانگەکانی ئێمە حتا ئەوانەی کە دەسەڵاتیان زۆرە لەم دەڵێن تیایدا یعنی لە بری تێیدا دەڵێن تیایدا تیایە نالی 200 ساڵ لەو پێش بە دروستی نووسوێتی کەچی ئێستا بە غەڵەتی و بە هەڵە بەکاری دێنن تیا کورتکراوەی تێیدایە و بەدەیان نمونێکە کە نالی و ئەو وشانی کە بەکاری بردووە هەندێک لە شعرەکانی کە لە ئەو پەڕی پەتیبووندان و نمونە زۆرە کە بەڕاستی من نامێ بیخەنمەوە کانی دەزێن بە ئاو درەخت ئاوسن بەبا شایی بەهارە بولبولە داماد و غونچە بووک پەتیتر لەوە کوردی نابینیتەوە کەواتە نالی بە جۆرێک لە زانایی خۆی تێگەیش کە زمانی کوردی پێویستە بپارێزرێ و ئەوەشیش باش زانی بوو کە ئەو زمانە کوردیە ئەگەر بڕیارە بپارێزێت بێ بە شێوەی نووسرا و مەکتوب بێ بۆیە هەر لە دنیای شعری خۆیدا جێی بۆ کردەوە ئەم بەس یەک شت ئاماژە پێ دەکەم ئەم شتێک ئێستا لە بەردەستی مندایە دەستنووسێکە کە شەرح و شیکردنەوەی شخصی نالیە لەسەر شعری کلاسیکی
فارسی بە زمانی عەرەبی و فارسی گەنجینەیەکی بەهێزە بەڵێ بەناوی مەناظر الئینشا کە ساڵی 1266 کۆچی هەتایی واتە 1887 نالی نووسویەتی و کەسایەتەیەکی تر بەناوی السید ئەحمەد کەمال ئەفەندی دەستنووسی ئەوە بەڵام بە شەرحوشیکردنەوەی نالیە لەم شەرحوشیکردنەوەیەدا تێدەگەی کە نالی کە تەبعاً من بەستی ئەوە بووە کە ڕوانگەکانی نووسین چین چەندە زانا بووە لە بواری شعردا و چەندە زانا بووە لە بواری شیکردنەوەی شعردا حافظ شی دەکاتەوە مەولەوی شی دەکاتەوە سعدی شی دەکاتەوە شعری عەرەبی دێنێتەوە شیان دەکاتەوە ئەنواعی شعر باز دەکات جوانکارەکانی شعر باز دەکات ئەمە نیشان دەدا کە کەسایەتی نالی چ لەباری معرفی چ لەباری زمانی کەسایەتیەکی تاکە و من دەبێتە نا ئەوە بڵێم مادام بەو ئەنجامە گەیشتوین کە نالی کەسایەتیەکی تاک و تەراو سەروەت و سامانێکی گەورەی نەتەوەیە پێویستە ئاوڕێ لێ بدرێتەوە نەک ئەوەی کە کەسانی وەکو ئێمە کە خەمخۆری بواری نالی ناسین تا ئێستاش دەرفەتی ئەوەمان بۆ نەڕەخساوە کە بە شێوەی جددی خۆمانی بۆ تەرخام بکەین بەخاتی ئەو کەم تەرخەمیانەی کە لە کوردستان دەبینین بە هیوای سەرکەوتن مامۆستا زۆر سوپاس دەکەم زۆر ئاسوودە بووم چێژم لە بەرنامەکە بینی بۆ مێدیەوەیش بینەریش چێژێکی وەکو منی بینی بێ لە قسەکردن لەسەر دنیا و جیهان بینی شاری نالی زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولخالق یعقوبی وەرگێڕ و ڕەخنەکاری ئەدەبی کە میوانی ئەمەڵقەی بەرنامەی خەڵوەت بووی. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە کۆتاییم بە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەشمێنە تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان سپێم لێرەوە سوپاس و پێزانینێکی زۆرم بۆ ماڵی وەفایی کە لوتفیان نواند ئەمەڵقەی بەرنامەی خەڵوەت لە ماڵە خنجیلانەکەی وەفای لە شاری هەولێر پێشکەشمان کرد لە نێو بۆن و بەرامەی کتێب و لە کتێبخانەیەکی جوان و ڕازاوەدا دووبارە زۆر سپاسیانەکەم بە تایبەت خودی بەڕێز کاک سۆران عەزیز وەکو بەڕێوەبەر و بەرپرسی ماڵی وەفایی تا بە یەگەشتنەوەیەکتر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.